زۆرمان تا ئێستاش شێخ ڕەزای تاڵەبانی گەورە شاعیری کورد بە شاعیری هەج و داشۆرین ئەناسێنین و ناومان بیستووە و وا هەست دەکەین کە سەرلەبەری شێعر و دیوانی شێخ ڕەزای تاڵەبانی هەمووی بریتە لە هەج و لە داشۆرین و لە سووککردنی ئەوانی دیکەیە بەرامبەرەکانی. ئایا شێخ ڕەزا سەرلەبەری دیوانەکەی یا شێخ ڕەزا تەنها و تەنها شاعیری هەج و داشۆرینە یا دەگونجێ بوارگەلێکی تری نەزانرا و نەبیسراویشی هەبن کە ئێمە تا ئێستا هەستمان پێ نەکردوون. لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز جەنابی مامۆستا مەلا محەممەد یوسف پسپۆڕی بواری ئەدەبیات باز لە بوارێ لە بوارە گەشەکانی شێعری شێخ ڕەزای تاڵەبانیەکەین کە ئەویش بریتە لە خواناسی و عیرفان و خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە شێعری شێخ ڕەزادا بە ڕەحمەت بێ و بە تایبەت لە شێعرە فارسیەکانیدا. جەنابی مامۆستا پڕ بەدڵ سوپاس دەکەم، زۆر بەخێر بێی. زۆر سوپاستان دەکەم، یاخوا بێەوەی بن ئینشاءالله موفق بن. یاخ بۆچی منیش و خەڵکێکی تریش یا خەڵکێکی زۆرتریش پێی وایە شێخ ڕەزا تەنها شاعیری هەج و داشۆرینە و بەو ناوەوە لای ئێمە ناسراوە و ناوی دەرکردووە؟ بەڵێ وەڵا ئەگەر خەڵگووا بڵێن زۆریشان ناحەق نییە. لە ڕاستیە زۆربەی شارەکانی شێخ ڕەزا هەر لەو بابەتانن. پێشەکی پێم خۆشە تۆزێ شێخ ڕەزا بناسێنین، وەکو بڵێ شێخ ڕەزا سەید نین لە بنەماڵە. شێخ ڕەزا مەلا مەحموود ناوێک هەبووە کە ئەبێتە باوگۆرەی ئەمانە ئەم تاڵەبانیانە. ئەم مەلا مەحموودە کە شێخ ڕەزا خۆی ئەڵێ شێخ ڕەزام و لە فەساحەتدا شێخ ڕەزام و لە جیهەندا بە فەساحەت مەشهور، پسەری پیری نەزەرکەردەی قوتبی لاهور. ئەم مەلا مەحموود ناوە مەلایەکی زۆر زۆر چاک و عالمێکی زۆر فازیل و گەورە بووە و پیاوێک لە لاهوری پاکستانەوە، ظاهرەن پاکستان لە لاهور دێت بۆ زیارەتی عەبدولقادری گەیلانی و ڕێیەکەوێتە ماڵی ئەوان کە ئەچێتە ئەوێ مەلا مەحموود ئەبینێ ئەم پیاوە پیاوێکی زۆر گەورە و فازیل و ئەوە یەکێ لە ئەولیای خوایە. ئەمجا ئیتر هەر لەوێ بە چاوپێکەوتنی یەکەم تەسلیمی ئەبێت و ئەبێتە موریدی. ئیتر ئەو پیاویشە چێ زیارەتەکەیەکە لە بەغداد و لەو سەرەوە کە ئەگەڕێتەوە شەوێک دێتە خەوی مەلا مەحموود ئەڵێ ڕەفیقەکانم لەبەرەوەی بەعزێ پارە و لیرەم پێ بووە کوشتمیان لە فڵان شوێنە و ئێستا جەنازەکەم ها لەویا و فریامکەوە بمنێژە. ئەویش بەو شێوەیە ئەڕوات و لەو کێوە کە ئەوتوێتی ئەیدۆزێتەوە و ئەینێژێ. ئیتر مەلا مەحموود شێخانی تاڵەبانی ئەولادی ئەم مەلا مەحموون. ئەوەتە وتم شێخ ڕەزا خۆی ئەڵێ شێخ ڕەزام و لە جیهەندا بە فەساحەت مەشهور، پسەری پیری نەزەرکەردەی قوتبی لاهور. کوڕی پسەری پیرێکم کە مابەست باوکێتی کە مەلا مەحمووە مەلا مەحموودی زەنگنە، پسەرێ پیرێ نەزەرکەردەی قوتبی لاهور کە قوتبی لاهور کە ئەو ڕێبوارە بووە ئەو نەزەری لەگەلا کردووە و گەیاندوێتی بەپایە. ئیتر ئەم بنەماڵەی مەلا مەحمووە بنەماڵەیەکی زۆر بەڕێزن لە شێخانی تاڵەبانی کە پیاوی زۆر زۆر گەورەیان تیا بوو. بە زۆریش ڕۆشتون بۆ مەدینە شێخەکانیان لەوێ قورئانیان لەبەر کردووە، تەواوی ئەحادیثیان لەبەر کردووە، یعنی پیاوانی زۆر زۆر گەورە بوون. شاعری زۆر گەورەیشیان تایە وەکو شێخ عەبدوڕەحمانی خالسی و هەروەها شاعریانێکی تریان تیا بوو. شێخ ڕەزا لەم بنەماڵەیە لە ڕاستیا و خۆشی وایوت. ئەمە ئەسڵی بنەماڵەکەیان. شێخ ڕەزا لە حەقیقەتە وەکو بڵێ لە هەموو شاعرانی تر هەموو میلەتانی تر بۆ خۆیان شاعری هەج و داشۆردنیان هەیە. ئەگەر بڵم خۆشبەختانە شێخ ڕەزا بۆ ئەوە کورد بێبەش نەبێلەوە ئەوش ئەو بابەتەی هەیە. بەڵام ئایا هەموو بابەتەکانی هەر لەو بوارانن؟ نەخێر، بەڵکو بابەتی زۆر زۆر خۆشی هەیە لە خزمەتی خوای گەورە کە ئینشاءڵڵا خوێنینەوە لە مەدحی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، بۆ خوارتریش لە مەدحی حاجی کاک ئەحمەدی سلێمانیا و هەروەها. زۆر باش مامۆستا، کەواتە ئەم هەج و داشۆرینە نابێتە پێوەر و بنەمایە بۆەوەی کە پێمان وابێ شێخ ڕەزا لە دین و لە ئەخلاق و لە پەرستشەکە ئیسلامیەکان دوور بووە.
بەڵێ نەخێوانە بەڵام ئێستا شێخ ڕەزا ڕوباعیەکی هەیە چوارێنەیەک ینی تەنها ئەو چوارینە بۆ ئەوە ئەشێ بە ئاوی زێر بنووسێ کە ئەڵێ زوبدەی مەتاعی حکمەتە ئەم شارە کوردیە هەرزانە بێ مبالەغە حرفی بە گەوهەرێ جامەی حەیاتی عاریەتی کورتە زینەهار ئالوودە دامەنی مەکە بۆ پێچی مێزەر یامە لە شعری عارفێکی زۆر زۆر گەورەچێ ئەڵێ زوبدەی مەتاعی حکمەتە ئەم شارە کوردیە پاڵفتەی کەلوپەل و کاڵای حکمت و کاربەجێیە ئەم شارە کوردیە هەرزانە بێ مبالەغە حرفی بە گەوهەرێ مبالەغە و زیادە ڕەویتیان نییە ئەمەی کە بڵم هەر پیتێکی گەوهرێک ئەژی کە ئەویش برێتیە لەوە زوبدەی مەتاعی حکمەتە ئەم شارە کوردیە هەرزانە بێ مبالەغە حرفی بە گەوهەرێ جامەی حەیاتی عاریەتی کورتە زینەهار ئالوودە دامەنی مەکە بۆ پێچی مێزەرێ ئەمە بۆ ڕاوەکردنەکەی پێویستی بە ڕاوەی زیاتر هەیە لە ناو عەرەبا بۆ دیاریکردنی ماوەی کەم ئەڵێن بەقەی دۆشینی حشترێکە حشترێ بدۆشی چەندێکی پێچی ئەوە بۆ لە کووردا ئەڵێن بە قەدەر پێچی مێزەرێکە یانە هەراونە مێزەرێ پێچی تۆ کارەکە تەواوە بێ شێخ ڕەزا ئەڵێ جامەی حەیاتی عاریەتی کورتە کراسی ژیانێک کە بە ئەمانەت کراوەتە بەرمان کورتە یانە زوو تەواوە بێ زینەهار ینی ئامان ئالوودە دامەنی مەکە بۆ پێچی مێزەرێ داوێنەکەی پیس و چەپەڵ مەکە بە گوناه و تاوان بۆ ماوەیەکی کەم کە قەبە قەدەر پێچی مێزەرێک جا تۆ گوێگرە لەم جوانی ئەم شعرە زوبدەی مەتاعی حکمەتە ئەم شارە کوردیە هەرزانە بێ مبالەغە حرفی بە گەوهەرێ جامەی حەیاتی عاریەتی کورتە زینەهار ئالوودە دامەنی مەکە بۆ پێچی مێزەرێ جا لە خودی شعرەکەیشا لەزەتێکی تایبەتی تری تایە معنایەکی تایبەتی تر عادەتەن ئەگەر ئینسان لیباسێکی کورتی لەبەرا بێ عیبترە چەپەڵێکا و پیسیکە بەڵام لە حەیاتی عاریەتی و ئەمانەتی دنیا وەکو کراسێکی کورد واتانێ تۆ بۆ ماوەیەکی کەمبوونت لە دنیا داوێنەکەی پیس مەکە ئەمە قسەی شێخ ڕەزایە بەو عەجایبیە کە فەرموویەت ئەمەژە چێتە خانەی عیرفان و خواناسی زۆر زۆر ینی کەمترین شعر هەیە ئەوە بەقووە ینی دوورکەوتنەوەی لە دنیا پەرستی بەڵێ ئولفەت نەگرتنێکی خۆپەرستانە بە دنیاوە ینی ئێستام شعرە ئەو کەسانی کە شێخ ڕەزایان خوێندووەتەوە زۆرتر بابەتە هەجوەکانی تەسەور ناکەن کە ئەمە لە شێخ ڕەزاوت بێتی بەڵام ئەمە لە ڕاستیە جەنابی مامۆستا لەم شیعرەی لەم چوارینەیەدا باز لە ڕەوانبێژی وەکوڵێ ئەم شیعرە کوردیە کامە لەوە چێن بەستی خۆی بێ ئەوەی پێشتریش کە جەنابە دەفەرمووی شێخ ڕەزام و لە جیهاندا بە فەساحەت ینی ئەمە جۆرە شانازیکردنێکە کە نالی و مەحبیب زۆر شاعری تریش هەیە بووە جەنابیشت لە یەکێک لە قسەکان تا فەرمووی شێخ ڕەزا یەکێکە لە ڕەوان بێشترین شاعیرانی کولەوەی کە شعرەکانی هیچ لەنگیەکی تیانە من پێم خۆشە بەر لەوەی بچینە زیاتر ناو ڕاوەی شعرەکانی شێخ ڕەزاوە بزانم ئەم ڕەوانبێژی و فەساحەت و وەخۆ شانازیکردنە بە خۆی یام شعری خۆیەوە لە چێوە سەرچاوێکەوە بۆ بۆچی جەنابەت پێت وایە شێخ ڕەزا لە ناو هەموو شاعیرانی کووردا بێلەنگترین و ڕەوانبێشترین شاعریان وەڵاهی ئەوەی کە من خوێندبێتمەوە شعر حتا شاعری زۆر گەورە ئەخوێنی تۆ ئەتەوێت بە زەحمەت ئەتوانی شعرەکە وا لێ بکەی کە لەنگی و ئەوانەی تیانە بێ بەڵام شعری شێخ ڕەزا بەڕاستی زۆر سوارە ئیتر خۆیشی شانازیە کابەوە کە هەم زۆر ڕەوان بێژە و زۆر سوارە شعرەکانی و شێخ ڕەزا عادەتێکیشی هەیە بازێ جار قسەڵێ بە کەسێک ئەوەنە قسەکەی سەیرە ئەگەر لێی تووڕە ببێ ئەتوانێ معنایەکی تری لێ بداتەوە و کابرا ئەسڵە هەر بڵێت نەخێر من مەبەستم ئەوە نەبوو ئەو بابەتیشی زۆرە ئەگەر کرێ ئیشارەتیشی پێ بکەین ئاماژەی پێ بکەین زۆر باش مامۆستا دوایی هەر زیاتر لەسەر مەبەست و واتا و ناوەڕۆکی شێعرەکانی شێخ ڕەزا پێم خۆشە ئێستا بچینە خزمەتی یەکێک لە شێعرەکانی شێخ ڕەزا کە ئێمە ئەو بواری کە هەڵمان بژاردووە بواری عیرفان و خواناسیەکەی شێخ ڕەزای ڕەحمەتی خوای لێبێ من ئەوەی کە هەڵم بژاردووە بۆ ئەم بابەتە و ئەلبەتە بە دیوانەکەی شێخ ڕەزا بە تەواوی گەڕام لەم سەر بۆ ئەو سەر ئەوەی کە ڕووی مەجلیسی ببێ ئەم بابەتە بوو ئەم بەشە بوو بەڵام وەکو نەگڕووی مەجلیسی هەیە جوانترین بەشە
نەک هەر لای شێخ ڕەزا لای هەموو شاعیرەکانیش ئەگەر بێئینسافی نەبێ زۆر زۆر جوانە. ئەم بابەتەی لە خزمەتی خوا عەرزەکە ئەفەرمێ ئەی ریزە خوێ خانێ نەڤاڵەت مەهوماهی جودت چو وجودت أبد نامتناهی برنامه اعمال سیاهم قلم عفو برکش که بدل شد به سفیدیم سیاهی بودم من اگر بنده از خواجه گریزان باز آمدم ای بندگیت عزت شاهی بر عفو عقوبت نبود سود و زیانت این هر دو به پیش تو مساویست الهی بیرون شدن از ساحت ملک تو محال است عبد توام و ملک توام خواهی نخواهی این دیده گریانم و این سینه سوزان بر صدق سخن میدهند هر دو گواهی 100 بار امید است رضا را به تو هر چند سر تا قدمش عرق گناه است و غرق گناه است و مناهی. بەڕاستی من کەم شعری ئەوە بە سۆزم دیوە کە لە حزوری خوا وترابێ ئەفەرمێ ئەی ریزە خوێ خانێ نەڤاڵەت مەهوماهی ئەی کەسێ وردەخۆری سفرەی بەخششی تۆن لەسەرەوە بۆ خوارەوە ما ینی ئاسمان و ماهیش ینی ئەرز لێرە مەبەست مەهوماهی ئەوەتانێ ئەی ڕێزە خۆری سفرەی بەخششی تۆن هەر لە ئاسمان هەتا زەوی جودت چو جودت ئەبەد و نامتەناهی سەخاوەتی تۆ بەخشندەیی تۆ وەکو خۆت چۆن هەمیشەی تو کۆتاییت نایە بەخششی تۆش ئاوا کۆتایی نیاز تۆ سەخیەکی کە هەر لە ئاسمان و تازەوی بەم هەموو مەوجودات و مەخلوقاتە ئەگەی برنامه اعمال سیاهم قلم عفو برکش کی بدل شد بە سفیدیم سیاهی ئەڵێ لەسەر نامەی کردەوە ڕەشەکانم قەڵەمی عەفو لێبوردنی پیا بێنە لە کاتێکا کی بەدەل شد بە سوفیدیم سیاهی لە کاتێکا کە ڕەشی سەر و ڕیشم گۆڕاوە بە ڕەشی هەم نامەی عەمالم زووتر سپی بوو دوایی ڕەشەوە بۆ تۆ ئەوە کردداری خراپی تایە ئەوە بابەتێکی تر منش لە کاتی پیریشە مەحاڵمە کی بەدەل شد بە سوفیدیم سیاهی ئەڵێ ڕەشی مووەکانم سپیەتی مووەکانم گۆڕان بە ڕەشی بەرنامەیە ئەعمال سیاهم قەلەمێ عەفو بەرکەش کی بەدەل شد بە سوفیدیم سیاهی زۆر بە سۆزە بودم من ئەگەر بەندەی ئەز خواجە گوریزان باز ئامەدەم ئەی بەندەگیەت عزت شاهی ئەڵێ ئەگەر من بەندەیەکم لە ئاغای خۆم ڕام کردبێ من عەبدی تۆم عەبدی ئابق بە عەبدێکەڵێن کە بەگوێ ئاغاکەی ناکا و ڕائەکە ئەوە من ئەگەر عەبدێکی ڕاکردووم تا ئێستا ئەوە گەڕامەوە ئەی کەسێک کە تۆ بەندەگی تۆ حورمەتی پاشایەتیە یعنی کەسێ بتوانێ بەندەیی تۆ بکە لە عیزەتی هەموو پاشایەتیەک گەورەترە بودم من ئەگەر بەندەی ئەز خواجە گوریزان باز آمدم ای بندگیت عزت شاهی بر عفو عقوبت نبود سود و زیانت این هر دو به پیش تو مساویست الهی ئەڵێ خوایە عفو لێبوردن و سزادان نە بە لێبوردن قازانجەکەی نە بە سزادان زەرەرێک لێکەوێ یعنی ئەگەر عەفو کەیت یا سزا بدەی قازانج و زەرەرێک لە عەفو عقوبەتەکە نیە لە فونەشەکەشی تایە ئین هەردوو بە پیشێ تو مساویست ئیلاهی ئەم دوانە لای تۆ وەکو یەکوانە خوایە لە حەدیسی شایە ئەگەر هەموو ئەم ئەرزە هەرچی کەسە لە شکڵ و شێوە و هەڵس و کەوتی باشترین کەسا بێ لە مولکی خوا هیچ زیان ناکە و ئەگەر لە هەیئەت و شکڵ و شێوە و کاروباری خراپترین کەسە بێ زەرەر لە خوا نادا ئەمیش ئەڵێ بەر عەفو عقوبەت نەبووە سود و زیانت لە عەفو سزادان تۆ قازانج و زەرەرێک لێ ناکەوێ ئین هەردوو بە پیشێت و مساویستە ئیلاهی ئەم دوانە لای تۆ وەکو یەکوافندەی عقوبەتەکەم مەکە و عەفوەکەم لەگەلا بەکار بێنم بیرون شدن از ساحت ملک تو محال است عبد توام و ملک توام خواهی نخواهی لێرە عەرزی خواکە ئەڵێ مەیانی مڵکی تۆ کەس ناتوانێت لێی دەرچێت
ئێستا چیم لێەکەی دەرمەکەی بۆ کوێم دەرەکەی بچمە هەر کوێ هەر ماڵی تۆیە بیرون شدن الساحة ملک تو محال است عبدێ تووەم و ملکێ تووەم خواهی نەخواهی دەرچوون لە مەیانی مڵکی تۆ ڕوونەداوە شتی وا نابێ عبدی تۆم و مڵکی تۆم بتەوێ و نەتەوێ تازە من عبدی تۆم و هەم لە مڵکی تۆ دەرژ ناشتوانم دەرچم لە مڵکی تۆ جا ئیتر چیم لێەکەی لێم کە ئیندیدەی گریاونەم و وین سینەیە سوزەن بەر سدخ سخەن میدەهاند هەردوو گەواهی ئەم چاوە فرمێسک ڕێژەم ئەم سینە سوتاوەم ئەم گری دەروونەم بەر سدخ سخەن میدەهاند هەردوو گەواهی لەسەر ڕاستی قسەکەم هەردووکیان شایەتن لەسەر ڕاستی قسەکەم سەد باوەڕ ئومید دەست ڕەزارەوە بە تۆ هەرچەند سەر تا قەدەمەش غەرقی گونا هەست و مەناهی سەد جار شێخ ڕەزا ئومێدەواری عەفی تۆیە هەرچەند لەسەر هەتاک و پێی نوقمی گوناه و بێ ئەمریەکانی تۆیە بەڵێ خۆشترین پارچە شیعرە لە مەدحی خوا بریا ئەو کەسانەی کە سرود دەخوێننەوە ئەم پارچە شیعریان بخوێندایە تۆ بە شێوەیەکی خۆش و منیش بم توانایە لەزەتم لێ بردایە عەبدایەتێکی زۆر جوانیشی زۆر جوان لە ڕاددە بەدەر یعنی ئەکرێ بڵم کەس خۆ ولله المثل الأعلى ئەکرێ خوای گەورەش وەکو ئێمە قسەی خۆش و وەکو بڵێ داوای لێبوردنی گەورەمان بەلاوە خۆشە ئەکرێ خوای جوابێ ئیساڵەن کابرای جاف لە دەوری کەعبا سوڕێتەوە عەرزی خوا کات ئەڵێ خوایە خۆتە زانی من لە دنیا تاقە کوڕێکم هەیە ناوی حەمەیە خۆتە خۆشت ئەیناسی دێ قەسەم بە گەورەی تۆ کەسی حەمەی من بکوژێ ئەم کفنە من کردومە سەبەرم بیکاتە بەرم و خۆی بخاتە ماڵم وەڵڵاهی عەفویەکە دێ خوایە تۆش خۆ من کەسی تۆشم نەکردووە عەفوم کە یعنی بەڕاستی ئینسان تەسەورەکە ئومێدەوارم کە ئینشاءڵڵا خوای گەورە شێخ ڕەزا عەفو کردبێت اللهم آمین ئینشاءڵڵا هەر ئێستا دوعاکانی ئێمەش تەئسیری ببێ بۆی زۆر باش مامۆستا شێخ ڕەزا ئایا قسەکەی جەنابەت کەڵەی ڕەوان بێشترین شاعری کوردە لە بەشە فارسیەکەشە توانیوێتی وەکۆڵێ ئەسپی خۆی باشتا و زۆر بە چاکی من زۆر تعجبی لێکم ینی لە کوردیەکە بەهێزتر من وەڵاهی نازانم خۆ ماشەڵڵا شێخ ڕەزا زاهیرەن کوردی و فارسی و عەرەبی و تورکیەکی باشی هەیە لە شێعرە لە هەموویانە ڕەوانە لە هەموویانە زۆر خۆش ئۆستا کە ئێمە باز سەیری شاعیرانی خۆمانەکەین و زانا و عاریفان لە ڕابردووە ئەبینی ماشەڵڵا زۆر زمانزان بوون ینی شێخ ڕەزای تاڵەبانی بە 4 زمان شعری نووسیوە سەیری بێخودەکەی بەشە فارسیەکەی لە بەشە کوردیەکەی بەهێزتر و ڕەوان بێشترە سەیری مەحوی و مەولەویەکەی لە کە بە عەرەبی و بە فارسی عەقیدەی مەرزیە و نازان فەواح و ئەمانەی نووسیوە مەولەوی زۆر بەهێزە ئەم سامانە نەتەوەییە یا ئەم کەلەپورەی کە زانایانی ئێمە پێگەیشتوان و پەروەردەکراوانی حوجرە و خانەقاکانی ئێمە بەجیانێشتوە تا چەند پێویستە ئێمە ئەمڕۆ بە شانازیەوە سەیری بکەین بە تایبەتێکی وەکو شێخ ڕەزای تاڵەبانی واللهی ئەم شارانە پیانەڵێن کلاسیک بەڵام لە ڕاستیە خوێنەوارانی وڵاتی ئێمە مامۆسایانی حوجرەی ئێمە هەموویان ئەدەبدۆز بوون و ئەدەبیاتێکی زۆر چاکیان زانیوەوە بەسەر 3-4 زمانە مسلەت بوون بەسەر 3-4 زمانە و ئەغڵبیان بە 3-4 زمانەکە شعری عەجیبیان وتووە لە حەقیقەتە ئێستا ئەگەر ئەمە وەکو کەلەپورێکی گەورەی نەتەوایەتی ئێمە بێ واجبی سەرشانی هەموو خوێنەوەرانی ئەم ڕۆژگارەیە کورە خزمینە بە شوێنێکدا بنرێ بۆ زانینی ئەم معنای ئەم شعرە خۆشانە خەڵک ئەچێ پەناباتە بەر شعری شاعرانی خارجی و وەکو بڵێ ئەم لاولا نازانێت کە لە لای خۆمان ئەم هەموو شعرە بە سۆز و پڕمانایە هەن زۆر ڕاستە مامۆستا جەنابەت زۆر جا قسەیەکەیە دەڵێی شاعیرانی ئێمە ئەوەندە پێغەمبەری خوایان صلی الله علیه وسلم خۆش بیستووە زۆر جار خوای گەورە بێبەشە لە ئەدەبیاتی کوردی ینی ئەبینی شاعیری وامان هەیە 10 پارچە و 15 پارچەی لە مەدح و ستایشی پێغەمبەری خوایە هەیە صلی الله علیه وسلم بەڵام لە عەقیدە و بیر و باوەڕی بەرامبەر بە خوایە لە خۆشەویستیەکەیە کەمی هێناوە شێخ ڕەزا لەم بوارەیە چۆنە شێخ ڕەزاش هەروایە ئێستا ئەمە پارچە شارەمان لەگەڵ لە خزمەتی خوا بوو کە خوێندمانەوە
ئێستا پارچە شعرێکی زۆر بە قووەتی هەیە کە لە خزمەتی پێغەمبەرایە عەلەیهی سەڵات وەسەلام، بەڵام من وەکو داوای لێبوردن ئەەکەم ئەم شعرانە کە ڕاڤە ئەەکەم بڕوام وایە کە زۆرێ لە هەموو شاعیرەکان ئەسڵمە تەبیعەتی شعر وایە هەمووی زیادەڕەوی زۆری تایە، بەڵام ئەمە عشقە چی لەیەکەیتر عشق بەری پێ ناگیرێ و یەجوز للشاعر ما يمتنع. زۆر باش بچینە خزمەتی یەکێکتر لە پارچە شعرەکانی شێخ ڕەزای تاڵەبانی. بەڵێ ئەم پارچەیە لە مەدحی پێغەمبەرایە صلی الله عليه وسلم و من کەمترین پارچە شعری ئەو نەڕەوانم دیوە لە فارسیشە. ئەڵێ ئەی جەهەن ئافەرین سەناگوویەت vey dua lem muatteres bûyet sakinanê suradiqê melekût heme qurbanî yekserê mûyet gul ji xûnên dilanê ruxsaret lale ez hindevanê gîsûyet. کەمەکەمەی لایەنە خوێندمەوە ڕاڤیانەکەم چونکە ئەگەروانە بێ لە زەتی لێ نابرێ و ئەکرێ بە سەرێکی شابی خوێنمەوە بۆەوە کەسێک بیەوێ بەباشی لێی تێبگا و بەو ئەندازەکەمەی کە من تێگەیشتم ئەوش ئەوەنەی لێ تێبگا. عەرزی پێغەمبەری خوا کا صلی الله علیه وسلم ئەڵێ ئەی جەهەن ئافەرین سەناگوویەت، ئەی کەسێ کە خالیقی ئەم کەون و کائینات و دنیایە پەسنی تۆی کردووە وئینەکە لەعەلا خولوق عەظیم. vey dua lem muatteres bûyet، ئەی ئەو کەسەی کە هەردوو دنیا لە بۆنی تۆ بۆن خۆش بووە لە بۆنی تۆ. حەقیقەتەن دنیا بەهۆی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم ئەگەر لەزەتێکی تیابێ خۆشیەکی تیابێ تەبعیەت و شوێنکەوتنی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. ئەلبەتە قیامەتیش ئیتر ئەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مەردی مەیدانی قیامەتە، لەوێ زیاتر دەرەکەوێت کە پێغەمبەری خوا چنێک گەورە بووە. ساکینانێ سورادقێ مەلەکوت هەمە قوربانی یەکسەرێ موویەت، ئەڵێ نیشتەجێیانی بەرزی باڵای فریشتەکان کۆشکی فریشتەکان. سورادق خۆی لە ئەسڵا بە خەیمەی چادری زۆر گەورەی پیاوانی گەورە ئەڵێن و جاری تریژ وتومانە ئەو نیشتەجیانە هەمە قوربانی یەکسەرێ موویەت، هەمویان بە قوربانی تاقە سەری موویەکی جەنابەت بن. گول ji xûnên dilanê ruxsaret lale ez hindevanê gîsûyet. گوڵ لەو کەسانەیە کە خوێن ها لە دڵیا لە تاو جوانی ڕووی تۆ، یانە کە تۆ ئەبینێ ئەوەنە شەرمی کردووە ناوی پڕی بووە لە خوێن. گوڵ کە سوورە لەبەر ئەوە سوورە کە ناگا بە دەم و چاوی تۆ. لالە ئەس هیندەڤانێ گیسوویەت، لالەیش کە گوڵێکی سوورە و ناوەکەیشی جارێکی تریش باسی ئەکات، ناوەکەی داخێکی تایش ڕەشیەکی تایە، ئەویش لە بەندەکانی زولفی ڕەشی جەنابەتە، یانێ زولفی ڕەشی جەنابەت زۆر جوانترە. قەیدیم هندوو لە ئەسڵا هندوو یعنی ڕەش پێستەکان بە زۆری کەلیمەی هندوو لە ئەدەبیاتی فارسیا بە معنای عەبدی ڕەشە، بەندە ڕەشەکان. لالە دەرباخ داغداری ڕوخەت سەرڤ مائیل بە قەدی دڵجوویەت. ئەڵێ لالە لە باخا داخداری ڕووی تۆیە، یعنی ئەو داخەی کە بن لە ناوی لالەکە هەیە هەڵاڵە برمەیە لالە، داخداری ڕووی تۆیە، یعنی ئەو داخە ئەڵێ بۆ یەکانێ نەگەیوە بە تۆ داخێک نراوە بە دڵیا. سەرڤ مائیل بە قەدی دڵجوویەت، سەر و بەو باڵا بەرزی و جوانیە خۆی لار کردووەتەوە بۆ ئەو بەژن و باڵای تۆ کە دڵ ڕاکێشێ، یعنی باڵای تۆ لە باڵای سەروەکە جوانترە. نافە دل ریشی خاڵێ هندوویەت سورمە مەفتونێ چەشمێ مازاغەت. نافە دل ریشی خاڵێ هندوویەت، ئەڵێ کلە عاشقی چاوی تۆیە کە خوا پێڵێ مازاغە البەسەڕ وەما تەغا، یانێ ئەو چاوی تۆ جوانترە لە ڕەشی کلەکە. نافە دل ریشی خاڵێ هندوویەت. نافە زۆر جارمان وتووە، وتمان بەعزێک ئاسکەن کە لە ژێرملیانە تەقریبەن بەشێکی ڕەش هەیە، تەقریبەن خڕێکە، ئەوە
لەو شوێنانە کە ئاسکەلانن یان ئاسکیان تیا هاتوچۆەکە لەوێ سنگیان بۆ داکوتن و ئاسکەکە خۆی پێ ئەخورێنێ و ئەکەوێتە خوارەوە ئەوە سەدان قوتووی عتر بۆن خۆشەکە و میسک بریەتە لەوە ئەڵێن نافە دلڕیشە خاڵێ سورمە مەفتونە چەشمێ مازاغت کلە عاشق و شێتی چاوە جوانەکەی تۆیە نافە دلڕیشی خاڵی هندوویەت ئەو نافەیشە دڵبریناری خاڵە ڕەشەکەی جەنابتە ینی ئەو خاڵەکەی لای تۆ جوانترە لەو بۆن خۆشترە عارضت والضحى خطت والليل قل هو الله حرز بازوویەت ئەڵێ دەموچاوت کە خوا فەرمێ والضحى قەسەم بە ڕۆژی ڕووناک بە چاشتینگا و ئەکرێمە بەستی دەموچاوی تۆ بێ عارضت والضحى خطت والليل کە خوا ئەفەرمێ والليل إذا يغشى ئەکرێ سوێن بێ بە زۆڵفە ڕەشەکەی جەنابەت عارضت والضحى خطت والليل سەخەت لێرا بە مەعنا ئەوەیە قل هو الله حرز بازوویەت حرز یانێ نوشتوو جاران نوشتیان ئەکرد بە قۆڵە ئەڵێ قل هو الله نوشتەی قۆڵی جەنابتە بەڵێ قاب قەوسەین را نەمیدانم جز کەمەنهای هەردوو ئەبروویەت خوای گەورە ئەفەرمێت کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نزیک بوویەوە ئیسا قاب قەوسەینی ئەو ئەدنا بازێک گەڵێن بە ئەنازەی دوو کەوان لە جوبرەئیل نزیک بووە بازێک گەڵێن لە خوا خۆی نزیک بوویەوە جا ئەم ئەڵێ قاب قەوسەین را نەمیدانم جز کەمەنهای هەردوو ئەبروویەت بە ئەنازەی دوو کەوان من شتێکی تری لێتان ناگەم ئللا کەوانی هەردوو برۆکەی تۆ نەبێ ئەوەیە قاب قەوسەینی ئەو ئەدنا قاب یانێ بە ئەنازەی دوو کەوانی برۆی تۆ لە میعراجا لە خوای گەورە نزیک بوویتەوە یا لە حەزەتی جوبرەئیلا بە اختلافی ڕیوایەت نسخەیە کائینات و هەرچی دەروست شەرح ڕەمزی زوو مصحەفی ڕوویەت تەواوی نووسراوی ئەم بوونەوەرە و هەرچێکی تایە هەمووی شەرح و ڕاوەی ڕەمزێکە لە کتێبی جوانی دەموچاوی تۆ باز گوویم غەمێ ئەساورەتە خیش بە زەبانێ فەسیح لاهوویەت جاری تر خەمی دیلی خۆم باسەکەم بە زمانێکی پارا و فەسیحی خوایانە لاهوویەتیانە کە لایقی ئەوە بێ کە باسی تۆی پێ بکرێ عەرش کەمتر ئەوە گۆڕیوێتی نەوعی پارچە شارەکە بە بارێکی ترە ئەڵێ عەرشکەم تەربەهای مشتگیلی کیبەرو ئاڕەمی دەپەهلوویەت عەرش کەمتر بەهای ئەو تۆزە گڵەیە کە تەنیشتەکانی تۆی لە پاڵە ئارام گرتووە ینی ئەو شوێنەی کە جەنابەت تیایە نێژراویت عەرش کەمترین قیمەتی مشتەگڵێ ئەو تۆزە گڵەیە کە لەم لەولای بەژنی تەرمی مبارەکی جەناب تۆیە کەوتم کێ لە ئێمە بەستی بۆ نمونە وەکو عەرشەکەم بەستی بەهەژ نەبێتەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ما بین قبری ومنبری روضة من رياض الجنة ئەکری واژبێ بەڵێ ڕووز و شەب جیبرەئیل دەرپەرواز بی سەر و پا هەمی دەڤەت سوویەت ئەڵێ ڕۆژ و شەو جوبرەئیل ها لە فرینە بێوە ئاگای لە خۆی بێوە ئاگای لەسەر و لە پێی بێ بۆ لای تۆ هەمیشە ڕائەکات دیارە لە زمانی 23 ساڵی پێغەمبەرێتی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەمیشە جوبرەئیل بەڕێگەی فرینەوە بۆ لە ئاسمانەوە بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەو جوبرەئیلەیش کە خوا پێ فەرمێ ذو میڕە خاوەن هێز ئەو جوبرەئیلە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ دوو جار بینیوێتی ئەفەرمێ لە حەقیقەتەکەیم کە بینی دوو جار باڵەکانی شەرق و غەربی پڕ کردبوو ئەو جیبریلە گەورەیە هەمیشە لە فرینایە لە لای خواوە بۆ لای تۆ ڕەوزە خاوەنی کونەت بی سەر و پا هەمی دەڤەت سوویەت ڕەوزە خاوەنی کونەت بە نازمە دەرپەرواز هەمچوو دەرویش بەرسەرێ کوویەت ئەڵێ ڕەوزە خوێنێ ئەویش بە شعریش بە نەزمۆ یعنی حەزەتی جوبرەئیل کێتە خوارەوە لە پەروازەکە خەریکە
تاریفی تۆ ئەکات و شعر ئەخوێنێتەوە بە بەژن و باڵای تۆ وەکو چۆن دەروێشێ لەسەر کۆڵانی تۆ چۆن شعر خوێنێتەوە ئەویش بەدەمڕێوە هەمیشە جوبرەئیل وا ئەکات و ئەمە قسەی جوبرەئیلە و منیش واڵێم کە سەرا و پەردەیە مقدەسی زات بە سەراپای ئەنڤەرەت سەلەوات ئەواڵێ جوبرەئیل و منیش هەرواڵێمڵێ لە سەراپەردەی پیرۆزی زاتی خواوە بۆ سەراپای لەسەر تاپێی نورانی تۆ هەزاران سڵاوات بێ عەلەیهی السەلات وەسەلام. ئیتر جارێکی تر ئەمە تەرجیع بەندی پیاڵەن چونکە ئەم کەلیمە ئەم شعرە زۆر تکرارەکاتەوە. ئەی منادا بکافها یا عین وەی منادی ئەنە النەبی بحونین جوبرەئیلێ ئەمین بە ئەمری خدا وحیەتا وەردەکەی شەهێ کەونەین خیز و بەرنێ قەدەم بکووی قیدەم خیز و بەرکەش عەلەم ز عیلم بەعین بە مەقامی دەراومەدی کە دەرو نیمە تاراومەجاول بود و نئین قاب قوسين كان أو أدنى بين مولى الورى وبينك بين. استبحثي معراجي في غمرك صلى الله عليه وسلم أفرمي أي منادى بكاف ها يا عين أي كسيك أخواي قولة بيت أفرمي كاف ها يا عين أو بعضك ألن أما ناوي في غمر بي بعضك إشارة بو وي منادي أنا النبي بحنين أي أو كسيك لحنين هاوارد ئەکرد کە من پێغەمەرم حونەین دوای وەکە فەتحی مەکە کرا پێغەمەری خوا صلی الله عليه وسلم بۆ شەڕی هەوازین ڕۆیشت ئەوان لە شاخێکا بوون ئەم لاولان لێگرتە بوون سەحابە بە ناو چاڵایەکە ئەڕۆشتن و ئەوانیش تیرهاوێژی چاک و دانیانە بەر ڕەهێڵەی تیر و هەرچی سەحابە بوو ڕای کرد گەڕایەوە تەنها پێغەمەر لەو مەیدانە بە ئەسپەکەی هێسترەکەی لێ خوڕی و ئەی فەرموو ئەنە النەبی لا کەذب ئەنە ابن عەبد المطەلب من پێغەمەرم و درۆیتیان نییە و من کوڕی عەبد المطەلبم. ئیتر سەحابەکان گەڕانەوە کە پێغەمەری خوا هەر ئەڕۆیشتوو نەئەترسا گەڕانەوە و ئاخری دوژمنەکانیشیان شکان ئەڵێ ئەی منادا بکافها یا عین وەی منادی ئەنە النەبی بحونین ئەی کەسێ بانگ لێ کرێ کافها یا عین ئەی کەسێ لە حونەینە ئەفەرمووی ئەنە النەبی من پێغەمەرم جوبرەئیلێ ئەمین بە ئەمری خدا وحیەتا وەردەکەی شەهێ کەونەین جوبرەئیلی ئەمین بە فەرمانی خوا وەحی بۆ هێنایت و فەرمووی ئەی پاشای هەردوو دنیا و قیامەت خیز و بەرنێ قەدەم بەکووی قیدەم خیز و بەرکەش عەلەم ز عیلم بەعین هەڵسە و قاچ بنێرە کۆڵانی قیدەم شوێنێک کە غەیری خوا کەسێکی تریتیان نییە و ئیتر لەوە قەدیمتر و شوێنی تر نییە یانێ بڕۆ بۆ شوێنێک کە ئیتر شوێن نەماوە قەدەمت لە قیدەمادا بنێ یانە بەرەولای خوای ئەبەدی و ئەزەلی بڕۆ خیز و بەرکەش عەلەم ز عیلم بەعین هەڵسە و ئاڵاکەی خۆت لە عیلم و اليەقینە بۆ عین اليەقین دابنێ. ئاڵێن عولەما ئەڵێن ئێستا هەر کەسێ بڕوای بە شتێک هەیە وەختی بۆی باسەکەی پێڵێن عیلم مەسەڵەن ئەگەر ئێمە باسی سلێمانیمان لە مێژووە خوێندبێتەوە یا لە کتێبێکا خوێندبێتەوە پێوترێ عیلم اليەقین وەختی هاتین و خودی سلێمانیمان چاو پێکەوت ئەبێتە عین اليەقین بە تەواوی بە چاو ئەیبینی ئەڵێ خیز و بەرکەش عەلەم تۆ ئاڵاکەی خۆت لە عیلمۆ بۆ عین اليەقین دابنێ بڕۆرە شوێنێ خودی خدا ببینە ئەوەیش کە وتمان مەحویژە فەرمێ ئەوەندەی لێ ئەزانم بەم نەزانی خۆمەوە مەحوی بە چاوی سەرخوا بینە و بە چاوی دڵخوازانە بە مەقامی دەراومەدی کە دەرو نیمە تاراومەجاول بود و نئین تۆش چوویتە شوێنێک کە لەوێدا نە زەمان مەیدانی هەبوو نەمەکان چوویتە شوێنێ زەمان و مەکانی ڕێگەی زەمان و مەکانی تیان نەبوو بە مەقامی دەراومەدی کە دەرو نیمە تاراومەجاول بود و نئین قاب قوسين كان أو أدنى بين مولى الورى وبينك بين بە ئەندازەی دوو کەوان یا کەمتر لەوە وەکو ئاەتەکە هاتووە لە بەینی گەورەی هەموو مەخلوقاتەکە خوایە و لە بەینی تۆ بە ئەندازەی دوو کەوان بوو ئەوەنە لە خوای گەورە نزیک بوویتەوە. ئیتر لە دوایە ئەڵێ
قسمت میدهم به جان حسن، به سر مرتضا و به خون حسین. روز و امتی که پیش روی، به امید شفاعت ثقلین. کن در آن روز یا رسول الله، نظری سوی من به گوشه عین. بنوازو مرا نم از لب حوض، تر کن از آب کوثرم شفتین. ئەڵێ سوێنە دەدەم عادەتەن ئینسان خۆشەویست سوێن کەسێکدا بە خۆشەویستەکانی. ئەڵێ سوێنتەم بە گیانی حەسەنی زۆر حەسەن و حوسێنی زۆر خۆشەویستەوە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خسوونێتە سەر پشتی خۆی و ڕۆیشتووە بەڕێیا و فەرموویەتی نعم الجەمەل و جەمەلکما و نعم العەدلانی ئەنتوما. وشترەکەتان وشتری چاکە و خۆشتان باری چاکن. ئەبێت چەندێک خۆشەویست بوو بن لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. دیارە حەزەتی عەلیش کە زاوای بۆ چەندێک خۆشەویستە. ئەڵێ قەسەمت میدەهم بە جانی حوسەین، بەسەرێ مرتەزا، قەسەمت میدەهم بە جانی حەسەن، بەسەرێ مرتەزا و بخون حوسەین. سوێنتەوەم بە گیانی حەسەن، بەسەری حەزەتی عەلی مرتەزاەوە، بە خوێنی حەزەتی حوسەین. ڕووزێ ڤا ئومەتی کی پیش ڕەوی، بە ئومیدێ شەفاعەتێ سەقەلەین. ڕۆژی هاوار هاوار بۆ ئومەتەکەم کە لە ڕۆژی قیامەتە وەکو مەحوی ئەڵێ هەزار ڕەحمەتی لێبێ کە ئەڵێ شەفاعەی نوحە بۆ کەنعان و ئیبراهیمە بۆ ئازەر، ڕەسوول الله کە شافع بێ چ بۆ خوێش و چ بێگانە. شەفاعەی نوحە بۆ ئیبراهیم و شەفاعەی نوح بۆ کەنعان و ئیبراهیمە بۆ ئازەر. نوح بۆ کەنعانی کوڕی تکاکات و ئیبراهیم بۆ ئازەر، ڕەسوول الله کە شافع بێ چ بۆ خوێش و چ بێگانە. هەرەوەش کەمان ساهر لە قەسیدەی بەحیما فەرمێ هەر مەگەر ئەو سێ بەرانەی خەزنە من دەکرد بێ بۆ ڕۆژی حەشر، چ دڵسۆزێک کە لەو گەرمایەشدا سای هەر لە سەرمانە. ئەڵێ قەسەمت میدەهم بە جانی حەسەن، بەسەرێ مرتەزا و بخون حوسەین. ڕووزێ ڤا ئومەتی کی پیش ڕەوی، بە ئومیدێ شەفاعەتێ سەقەلەین. سوێنتە دەم بە گیانی حەسەن، بەسەری حەزەتی عەلی، بە خوێنی حەزەتی حوسەین. لەو ڕۆژا کە هاوار ئەەکەی بۆ ئومەتەکەیت و ئەچیتە پێشەوە بە ئومێتی تکاکردنی جنۆکە و بەشەر ثەقەلەین هەردووکیانە. کون در آن روز یا رسول الله، نظری سوی من به گوشه عین. لەو ڕۆژا ئەی پێغەمبەری خوا بە گۆشەی چاوەکانت تەماشایەکی من بکە، بنەواز و مەڕاونەم ئەز لەبێ حەیز، بنەواز و مەڕاونەم ئەز لەبێ حەوز، تەرکون ئەز ئاوێ کەوسەرم شەفەتەین. میهرەبانیم لەگەلاکە و لە قەراغی حەوزی کەوسەر دوورم مەخەرەوە و لە ئاوی کەوسەر دوو لێوەکانی من تەرکە. سیر کە ئەو تکاکاریە چەندێک خۆشە. دوایی ئەڵێ ئەی بەکوویەت سعادەتێ ئەبەدی، وەی زڕوویەت شەرافەتێ حەرەمەین. ماذا ئەمرێت و غافلوت بەما، مشفق و میهرەبەنتەر ئەز ئەبەوەین. دەرمەزارین درود میخوانم، باز پرسند ئەز تووەم مەلەکەین. کە سەراپەردەیێ مقدس زات، بەر سەراپای ئەنڤەرت سەلەوات. چەند بەقووەتە. ئەڵێ ئەی کەسێک لە دەرماڵی تۆ بەختیاری هەمیشەیی هەیە، وەی زڕوویەت شەرافەتێ حەرەمەین. ئەی ئەو کەسەی شەرافەتی مەکە و مەدینە لە دەموچاوی لە ڕووی تۆ دەرەکەوێ. ماذا ئەمرێت و غافلوت بەما، مشفق و میهرەبەنتەر ئەز ئەبەوەین. ئێمە لە فەرمانەکانی تۆ غافڵین، کەچی تۆ نسبەت بە ئێمە میهرەبانتر و بەسۆزتری لە دایک و باوک. دەرمەزارین درود میخوانم، باز پرسەند ئەز تووەم مەلەکەین. لە ناو قەبرەکەیشمە ئەم درودە ئەخوێنم. ئەگەر ئەم سرودە ئەخوێنم، ئەگەر مەلائیکە وتیان چی ئەڵێ دەربارەی ئەو کەسە کە حەدیثێکی وایە، ئەڵێم کە سەراپەردەیێ مقدس زات، بەر سەراپای ئەنڤەرە سەلەوات. لە سەراپەردەی زۆر پیرۆزی زات، لە بۆ سەراپای ئەنوەرت سڵاوات. ئەڵێ ئەگەر مەلائیکە لێم پرسن ئەوە ئەڵێم. جارێکی تر ئەچێتە مەیانێکی ترەوە. خاجەیە ئەنبیا و ختمی ڕوسول، هادیێ خەلق و پیشەوای سوبل. ئەی هەمە ممکنات جسم و تو جەن، وەی هەمە کائینات خاور و تو گل. محرمێ کردگار و مەهبەتێ وەحی، مهترێ ئەصفیا و مەظهرێ کل. لم تلد مثلك النساء فتى، لم يجد شبهك الزمان الرجل.
صفته شانئة هو الأبتر لقب باغزة زنيم وعتل در قيامة جز الجلال ترى میدهد رخصت شفاعت کل آید از بارگاه قدس خدا لك ما شئتم یا نبی فقل فکر من کن که کرده ام تسبیح در خرابات رهن شاهد و مل تا مرا چون توی شفیع چه باک زاتش دوزخ و سلاسل و غل. ئەڵێ خاجەیە ئەنبیا و ختمی ڕسول ئەی کەسێک کە گەورەی پێغەمبەرانیت و کۆتایی پێغەمبەرانیت ئەی کەسێک کە هادیە خەڵق و پیشەوای سوبل ئەی کەسێ شارەزاکاری خەڵق و پێشەوای ڕێگای ڕاستی ئەی هەمە ممکنات جسم و تو جان وەی هەمە کائینات خاور و تو گول ئەی کەسێک کە تەواوی بوونەوەر وەکو لاشەیەک واتە و تۆ گیانی بۆی ئەی کەسێ هەموو بوونەوەر درکە و تۆ گوڵیت محرمێ کردگار و مەهبەتێ وەحی ئەی ئەو کەسەی کە مەحرەمی لەگەڵ خوای گەورا و ئەی ئەو کەسەی کە شوێنی دابەزینی وەحی مهتەرێ ئەسفیا و مەزهەرێ کول ئەی کەسێک گەورەتری پاکان و دیار دەرکەوتوترینی هەموویانی لەم تەلد مثلەکە النساء و فەتا هیچ ئافرەتێک کەسی جوان و چاکی وەکو تۆی نەدیوە لەم یەجد شبهەکە الزەمان و ڕەجول زمان وێنەی تۆ هیچ پیاوێکی نەدیوە صفەتێ شانئەت هو الأبتر لەقەبێ باغزت زەنیم و عتل ئەو کەسە کە ڕقی لە تۆیە کە ئەڵێ پێغەمبەر دوابراوە خۆی دوابراوە ئین شانئەکە هو الأبتر لەقەبی ئەو هو الأبترە لەقەبێ باغزت زەنیم و عتل لەقەبی ئەو کەسە کە ڕقی لە تۆیە کە یەکێک لە کافران بوو خوای پێ فەرمێ زەنیم و عتل زەنیمە یانێ کەسێکە خۆی هەڵ واسیوە بە بنەماڵەیەکە لە خۆیان نییە تقریبا تۆزێک حاڵەتێکی سەیرە بەڵێ عتولە کەسێکی تون و تیژ و قسە ڕق و نالەبارە خوا ئاوای پێ ئەفەرمێ کەسێک کە باغزی تۆیە پێ ئەفەرمێ هو الأبتر کەسێک ڕقی لە تۆیە خوا پێ ئەفەرمێ زەنیم و عتل جا ئەڵێت دەرقیامە چوز الجەلال ترا میدەهد رخصتێ شەفاعەتێ کول لە قیامەتا وەختێ خوای گەورە ئیجازەی تکاکاری بۆ هەمویان هەموو کەسێکت پێ ئەدات و ئایا دەست بارەگاهی قودسی خدا لەکە ما شئت یا نەبی فەقول لە بارەگای پیرۆزی خواوە خوا ئەفەرمێ هەرچێکت ئەوێ بیڵێ ئادەی ئەی نەبی بیڵێ چونکە ئەوە حەدیثە کە ئەفەرمێ من سوجدە ئەبەم و خوای گەورە ئەفەرمێ ئیرفع ڕەسەکە وەشفع توشەفع سەر بەرزۆکە و تکاکە تکاک لێوەرەگیرێ ئەڵێ لە قیامەتا وەختێ خوای گەورە ئیجازەی شەفاعەتی هەموو کەسێک ئاو لە بارەگای پیرۆزی خواوە پێت ئەوترێ هەرچێکت پێخۆشە بیڵێ ئەی نەبی بڵێ فکر من کن که کرده ام تسبیح در خرابات ڕهن شاهد و مل هەر زۆر خۆی بە کەم و خراپ ئەزانێ ئەڵێ فکری من بکە چونکە ئەو تەسبیحە سۆفیانەی کە هەمە لە مەیخانەکانە لە بارمتەی جوان و مەیادامناوە ئەو نەپیا و خراپ ئەبوایە من بەو تەسبیحە کاری سۆفیانە و خواناسانەم کردبێ بکردایە کەچی پارەم نەبوو بیدەم لەوێدا لەو تەسبیحە جوانەی خۆمم لە مەیخانەکانە لە بارمتەی جوان و مەیاداناوە ئیتر تۆ فکری من کە ئەگینا تۆ فریای من نەکەوی پیاوی و خراپی وەکو من ئەبێ لە قیامەتا چی بکە تا مەراوە چون توی شەفیع چ باک زاتەشێ دووزەخ و سەلاسل و غول تا تکاکارێکی وەکو تۆم هەیە من خەمم چییە لە ئاگری دۆزەخ و لە کۆت و زنجیر کە جوان جنای مامۆستا خۆی گەورە پاداشت باتەوە بەشی یەکەم کۆتایی پێێنی لە بەرەوەی کاتی بەرنامەکەمان تەواو بوو بۆ کۆڵێ لە بەشی دووەمە درێژە دەین بە خواناسی و عیرفان و پێغەمبەرناسی صلی الله علیه وسلم لە شارەکانی شێخ ڕەزای تاڵەبانیە من جارە زۆر سپاسی بەڕێز دەکەم ئینشەڵا لە بەشی دووەمە پێدەگەینەوە ماندوو دەکەین و لەوێشداوە کۆڵێ زیاتر لەسەر جیهان بینیە خواناسیەکەی شێخ ڕەزای تاڵەبانی درێژە دەدەین زۆر زۆر سپاس دەکەم وەڵە بینەرانی عەزیز و خۆشەویست بەشی یەکەمی قسەکردنمان لەسەر خواناسی و عیرفان و پێگەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە شیعری شێخ ڕەزای تاڵەبانی کۆتایی پێهێنا
لە بەشی دووەمیشدا لەگەڵتانە بین لەگەڵ جەنابی مامۆستا مەلا محەممەد یوسف وەکۆڵێ ئەرک و زەحمەتی خەینە بەر بۆ ئەوەی قسەمان بۆ بکات لەسەر ئەو زمانە پاراوە فارسیە پڕ لە ڕەوانبێژیەی خۆی لە مەدحی خوا و ستایشی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە هەر مەگەر بەڕێزیان پێڕا بگا و پێی بزانێ و دەرەقەتی ئەوە بێکەوە ئەم زمانە لە لووتکەی بەلاغەت هاوەستاوی شێخ ڕەزامان بۆ بکا بە کوردی و ڕاوێ بکاتەوە بۆمان تا ئەو کاتە بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان بکەم.